لیارەکانی هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستان ئارەڕاد لە پیرمام و لەسەر یاریگای خۆی میوانداری سیروانی نوێی کرد. لانیوە یەکەم هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەردەکەوتن تا ڕادەیەک سیروانی نوێی میوان باشتر دەبیندرا، پشتی زیاتر بە تۆپە جێگیرەکان دەبەستا. لاخولەکی 29 بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و جێگەر عەزیز سوودی لە هەڵی یاریزانانی سیروانی نوێ بینی و با گۆڵی یەکەم ئەڕاتی پێشخست. لە دواخولەکی نیوە یەکەم سیروانی نوێ دەرفەتێکی زۆر ئاسانی لەدەستدا و نیوە یەکەم بە سوودی ئەڕەبات بەکۆتا هات. لا نیوەی دووەم و لا خولەکی 52 ناوبشیوان فیکەی لێدانی سزای بۆ ئەڕات لێدا، فەرهەنگ وریا تۆپەکەی خستە دەرەوە و لە دەستیدا. لە خولەکی 85 دیلمان ڕۆکان ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ یەکسان کردەوە. هەمان یاریزان خەریک بوو تیپەکەی بە گۆڵی دووەمیش پێش بخات، بەڵام یاری بە یەکسانی بە کۆتا هات. ئەمڕۆ یاریمانە بوو لەگەڵ ئارارات وەک خۆتان نەزانن یانەیەکە ئەزمونێکی باشی هەیە لە خولەکەدا، خاڵێکیش لەناو یاریگای ئاراراتە کەم نییە، بەڵام ئێمە ئەماتوانی سێخاڵی یارەکە بەدەست بێنین، بەڵام هەندێک لە یاریزانەکانمان لە ڕۆژی خوارانە بوون مۆفەق نەبوون. ئینشەڵا هەوڵی لە یارەکانی داهاتووترە دەوری دووری درێژە لە یارەکانی ترە ئینشەڵا مۆفەق بین و سێخاڵی یارەکان بەدەست بێنین. بێگومان ئێمە هەر لە سەرەتاوە ئەوە بوو کە یانە بڕیاریاندا بەشداری بکەن تاقیتر خربووینەوە. ڕاستە ئێمە بە ئەنجام یاریکەش ڕازی یاری ئەوڕۆ، بەڵێ لە توانە جەستەوە ئەوان لەمە باشترون، ئێمە لە بەرەوەی تاخیر خربووینەوە، ئەوەش بۆ ئەوەی ئەمە ئەو تەعاد لێ بکەین و پەناتێکشمان لە دەستدا، یعنی سەبر دەتوانین ئینشاڵڵا لەسەر ئیش لەسەر تیپەکە بکەین و بە کات ئینشاڵڵا باشتر دەبین. بەم شێوەیە هەردوو تیپ لە سەرەتای خولەکە بوونە خاوەنی تاکە خاڵێک. لە یاری دووەمیان ئەڕات دەبێتە میوانی شەقڵاوی دراوسێی، سیروانی نوێش پێشوازی لە 4 قوڕنە دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.